زەوی لە ژێر پێمانە نالەرزێ چۆن تووشی نەخۆشی و دەرد و بەڵا نابین لە کاتێکە بە ئاشکرا سحر دەکرێ ئەمڕۆ ڕوو دەکەمە خوشکەکان ئەی ئەوانەی کە سحر دەکەن و ماڵی خەڵکی کاول دەکەن خۆ پیا و باوەڕ ناکەم سحر بکات لە پیاوێکی تر زۆر دەکمەنە ئیلا هەموو ئیشی ئافرەت ئاخر خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ سحر بکات یا سحری بۆ بکەن ناڕواتە بەهەشتەوە خوشکی من تەنها لەبەر ئەو حەسادەتی کە لە دڵتایە ئامادەی نێوان ژن و پیاوێک تێکە دەیت نێوان چەندەها ژن و پیاو تێکە دەی بەس تەنها لەبەر دڵت مرتاح بێ ئەی خوا لە بەهشت مەحروم تەکا بەخوا سەتەها حەج و عومرە بکەی سوێن بەخوا ئەوە لە کۆڵ نابێت چونکە تۆ بە نێوان ژن و پیاوێکە تێکداوە نێوان چەندەها ژن و پیاو تێکداوە ئەمڕۆ کێشەکان بۆچی زۆر بووە یەکێک لە هۆکارەکانی کێشەی نێوان ژن و پیاو ئەم سحرێکە ئافرەتان دەیکەن لای ساحیرە کافر و بێدینەکان دەیکەن هەر دەبینی ئاباکەدا بەسەری خۆیان ڕاکە بەلای ساحیرەکە چیم لێەکەی لێم بکە بەس پیاوەکەم ژن نەیەنێ چی دەکەی بیکە مەسموحی بەڵام با فڵان کەس ژیانی لێ تێکچێ زۆرێک لەوانە وا دەکەن دەڵێن ئێمە مانەوێت فڵان کەس ژیانی خۆشە ژیانی لێ تێک دەین بەس بۆ ئەوەی دەکەین بۆ ژنەکان لە خوا بترسن خوشکەکان لە خوا بترسن زۆربەی ئێوە جەهەنمین لەبەر ئەوەی کە ئێوە یەکێکن لە هۆکارەکانی فەسادبوونی کۆمەلگا ئەشتانەوێت کۆمەلگا چاکن بەڵام زۆربەتان ناتانەوێت چاکیکەن سحر کێ دەکا ئیشی ئافرەت بەڕۆ بە ساحیرەکانم بڵێ پیاو دێ بۆلاتان بە دەگمەن بەس ئافرەت کۆمەلگای سحری تیا بڵاو بێتەوە چاوەڕێی چی لێ دەکرێت